تەنیا لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵ 1000 خێزان لە کەمپی ئاشتی ناحیەی عەربەت بۆ زێدی خۆیان لە ناوەڕاست و خواروی عێراق گەڕاونەتەوە و لە بەرامبەردا حکومەتی ناوەندی کرێی گەڕانەوە و بڕی 4 ملیۆن دینار و کۆمەڵێک کەلوپەلی ناوماڵی وەکو قەرەبوو پێبەخشیون. سەرەڕای لێدوانە فەرمیەکانی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق بە کۆتایی هێنان بە کەمپی ئاوارەکان لە هەرێمی کوردستان، بەڵام بەڕێوەبەری کۆچ و کۆچبەران و وەڵامدانەوەی قەیرانەکان لە سلێمانی ڕای دەگەیەنێت هیچ نووسراوێکی فەرمیان لەو بارەیەوە بەدەست نەگەیشتووە. ئێمە تەمان ئەومان بیستووە کە حکوومەتی عێراقی فدراڵ بڕیاریاوە کە کەمپەکان لە 37 دابخات، بەڵام ئێمە وەکو پارێزگای سلێمانی لە ڕێی وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فدراڵەوە تا ئێستا هیچ نووسراوێکی ڕسمیمان بەدەست نەگەشتووە کە ئاماژە بەوە بن کە لەو کاتا کەمپەکان داخرێت، لەبەرەوە تا ئێستا کەمپەکان و خۆیان ماون. بەڵێ لە کەمپی ئاشتی ئێمە تەمان ئێستا کەمپێکمان هەیە لە کەمپی ئاوارەکان لە سنووری پارێزگای سلێمانی. لە کەمپی ئاشتی ئێستا وەکوی کە وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقی دامی ئاوارەکانەکە لە دابینکردنی سەرلەی خواردن و پێداویستی تر و بۆ خەستەخانەکانیش حکوومەتی هەرێم و هەموو خزمەتگوزارەکانی تر بەڕاستی حکوومەتی هەرێم و حکوومەتی خۆجێتی پارێزگای سلێمانی بۆیان دابین نەکات. مەکتەبەکانیشەوە لە ڕێی مومەسیلیەوە مومەسیلی حکوومەتی ئەتحادی داوامی تیاکەن. لە ساڵی 2014ەوە بەهۆی هاتنی داعش بۆ عێراق و ئاوارەبوونی زیاتر لە 500,000 کەس 6 کەمپ لە سنووری سلێمانی بۆ ئاوارەکان کرایەوە، بەڵام لە ئێستادا ژمارەی کەمپەکان بۆ 1 کەمپ لە ناحیەی عەربەت کەم کراوەتەوە. ئەمە بیدایەت لە ناو بۆ نمونە هەر کەمپی ئاشتی 1870 خێزانی تیا بوو، ئێستا نزیکەی 850 خێزانی تیاماوە ئەیتر گەڕاونەوە. ئەرسەکەم 1870 خێزانی تیا بووە نهایەتی 2023 مانگی 12. ئێستا بەم 6 مانگە و ئێستا مانگی 6 نزیکی 1000 خێزان ڕۆشتەوە و بەردەوامیشە لە ڕۆشتنەوەیان. احنا كوزارة هجرة ومهاجرين سامر مەشکور بەڕێوەبەری بەشی پارێزگاکانی هەرێمی کوردستان لە وەزارەتی کۆچ بە ڕۆژنامەی سەباحی نیمچە فەرمی عێراقی ڕاگەیاند لە دەرئەنجامی هەماهەنگی باشی نێوان وەزارەتەکەیان و حکوومەتی خۆجێیی سلێمانی لە مانگی شوباتەوە تاکو ئێستا 275 خێزانی ئاوارە لەو پارێزگایەوە گەڕاونەتەوە زێدی خۆیان. بە گوێرەی بەرنامەی حکوومەتی عێراق دەبێت تا وەکو مانگی تەمموز سەرجەم ئاوارەکان بگەڕێتەوە زێدی خۆیان و دۆسیەی ئاوارەکان دابخرێت.